سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیددیویەکی نوێ ئەوڕۆ جیاوازترین ڕۆژە لە چەناڵی یوتیوبی ژیر وەربا پەیجی فەیسبووکی ژیر لەبەرەوەی کارێک دەکەین کە تاوەکو ئێستا لە چەناڵ نەمان کردیە ئەویش لەناو بۆکسەیە شتێکە کە لەوانەیە زۆر گرنگ نەبی بەڵام لە هەمان کات دێت لە بۆ پشتگیریکردن لە ژیر و کارەکانی وەروەها لە بۆ ئێوەی خۆشەویستی شتێکی جوانە لە هەموو جیهان شتێکەیە بەناوی مێرچ واتە ئەو کەلوپەلانەی کە ئینفلوەنسەرێک یاخود یوتیوبەرێک یان کەسایەتیی چینە سۆشەڵ میدیا دروستی دەکەن بۆ ئەوەی خەڵک بەکاری بێنێ و لە هەمان کاتیدا پشتگیریشی ڕاستەوخۆی لە بۆ ئەو کەسە لە بۆ کەسایەتیەکە بەڕاستی من هەرگیز نەمویستووە کە بڵێم ڕاستەوخۆ بە شێوەیەکی مادی پشتگیری لە چناڵی ژیر بکەن لەبەرەوەی دەزانم وەزنی کوردستان چۆنە شتەکان چۆن نییە بەڵام نەک تەنیا وەکو من چکە ئەو بابەتە تەنیا لە بۆ من نییە لە بۆ تەواو یوتیوبەرەکانی کوردستانە ئینشاءڵڵا تاوەکو فێر بین چۆن پشتگیری یەکتر بکەن بە هەر نرخێک بێ بە هەر پارەیەک بێ بە هەر شتێک بە دەیاگرتنی دوگمێ لایک شتێکی سەرنجڕاشێکی تێدا هیوادارم بەدڵم بی و بەدڵی ئێوەش بی لەبەرەوەی خۆش هێشتا نەمبینیوە هیوادارم پشتگیری لە کارەکە بکەن چکە بەڕاستی دەمەوێت بگەینە مستەوایەکی ئینتەرناشناڵ دەمانەوێت چەناڵەکەمان تا شوێنێکەوە جیاوازی نەبی لەگەڵ هەر ڤیدیۆ و چەناڵێک کە لە جیهاندا هەیە هەرچەندە وەکو ڤیدیۆەکانی ژیرتان بینی و بی لەوانەیە بڵێن لەو ئاستە نییە ژیر بگەیتی ئینتەرناشناڵ بەڵام هەوڵ دەدەین بە پشتگیری ئێوە بتوانین بگەینە ئینتەرناشناڵ ئۆکەی بۆکسەکە دەکەینەوە بزانین ئەو ساڵیان لادەین چەند شتێکی تێدایە کە خۆشم سوپرایز دەبم لەبەرەوەی یەکەم جارەکە دەیان بینم پێشترێ بە وێ نەبینیوە بەڵام بە فیزیکەڵی بە شێوەیەکی واقعی نەبینیوە ئۆکەی بۆکسە ڕەشەکە لادەین ژیر دەناسن حەز دەکەم تیشێرتی جیاواز تاقیکەمەوە شتومەکی جیاواز تاقیکەمەوە سەو بزانین چی تێدایە و بە سوپاسەوە لەلایەن کۆمپانیای بێخود دروست دەکرێت ئەو کەلوپەلانێک ئێستا باسی دەکەم و شێوازی ئۆردەرکردنیان شێوازی داواکردنیان هەموو لە دیسکریپشن دادەنێم یاخود ئەگەر لە فەیسبوک سیر دەکەیت لە کۆمنت دادەنێم بۆ ئەوەی ئێوە خۆتان داوایکەن ماڵپەڕیان هەیە بە شوێنی تایبەتیان هەیە بۆ داواکردن بە تایبەتی ئینستاگرامەکەیان کە لینک دەکەم لە خوارەوە لە بۆ خۆتان بیبینن ئۆکەی یەکەم شت ئۆکەی ئەویان زوان لەوانەیە برنجی زۆر دەری ئۆکەی سۆ بە کوردی قسە بکە پەیامی من لە چەناڵی ژیر ئەوەیە کە فێری زمانی دووەمی جا من بم تۆبی هەرچێبی هەندێک کەلیماتی ئینگلیزی بەکاردێنم بۆ ئەوەی هەمومان هەوڵ بدەین فێری ئینگلیزی بین ئەگەر زمانی کوردی الحەمدولillah زۆرمان دەزانین بەڵام هەمومان زمانی ئینگلیزی نازانین ماسکێکە بەڵام ماسکێکی تایبەتە بۆ ئەو کەسانەی کە لۆگۆی بێخودیە بۆ کەسانەی کە حەز بە چی دەکەن بە بەرنامەی 01 ژیری دەکەن سیرکەن چەند جوانە 01 ژیری شتێکی زۆر جوانە نەپاش ئەگەر وەختی ماسکی هاتەوە ماسک پۆشم ئەو ماسکە دەپۆشم نەپاش لەبەرەوەی برانی 01 ژیر لەسەرە باشترین بەرنامەیە لەناو دنیا ڤیدیۆ گێم باشترینیش نەبی هەوڵدەم باشترین بێت لۆگۆی ژیر و لە دوو دۆقەکە لەگە گەڵبەکەی کە سڵاو ڕێز و خۆشەویستیە ئەو معنایەکەیتی حەز دەکەم بۆم کە بم برانی ژیر بەروای ئەوەش لۆگۆی چەناڵی ژیرە هاوڕێیان لۆگۆی نوێیەکەی هیوادارم بەدڵتان بشتێکی زۆر جوانە دیکەی نابزانین ئەوەیان چی تێدایە شتە گەورەکان مایەشتە شتەشتی زۆر مایە ئۆکەی ئەوە کارتی بێخودە بزنس کارتی کۆمپانیای بێخودە کە ئەوان ئەو چاپەمان لە بۆ دەکەن سوپاسیان دەکەم کە لە دیسکریپشن دەیان دەنێن ئینشاءڵڵا کە بۆ خۆتان بتوانن سەردانیان بکەن شتی جوانیان ئەوەیان ئەوە کەپەکەی پێم وابی ئەوەیان زۆر جوانە یقاوەیەوە ئەوە Red Dead Redemption 2 شتێکی جوانە Red Dead زۆر جوانە ئەکید ئەوە بەکاردێنین ڕۆژانە ئینشاءڵڵا ئەو لە بۆ کاتی دەوام کە چوومە دەوام ئەوەی لەگەڵ خۆم دەبم چاوی قاوەبی هەر شتێک بی نایبخۆینەوە ئەوەش هەر بەردەستە لەناو بێخودی دوو دەست و گەڵبەکە دووبارە هاتەوە هاوڕێیان وەکوتم هەر شتێک کە لەو ڤیدیۆ دەیبینن لەلایەن بێخودەوە بەردەستە لە بۆ خۆتان دەتوانن بەدەستی بخەن لە ئینستاگرام نامەیان لە بۆ بنێرن نووسن لەلایەن ژیرەواتون یاخۆ چیتان دەوێت ئەوەیان زۆر جوانە تەمەشا چی لە بۆ دروستکردین ستیکەری ژیر ستیکەری لۆگۆی چەناڵەکەمان هەروەها دوو دەست و گەڵبەکەش سڵاو ڕێز و خۆشەویستی شتێکی زۆر جوانە ئەوەش مەدالیەی ناو سیارەیە پێم وابی یعنی کلیلە نەک ناو سیارێ کلیلە پێم وابی تای ناو سیارە شەڵی واسی دووچایمی لەسەرە بەڵام ئەم ناتوانم ئەوە بەناو سیارەوەکەم لەبەرەوەی دووچای خۆمی لەسەرە تەچی بکەی دووچای خۆ لەسەر یەک سوار بێت سێ کویاوە خۆ زۆر پێم هیمە بەس ماوە هێشتا
ئەوە هیچ ئەوەشمان دیت ئێستا لە براندشکە نزیک دەبینەوە ئەویش براندی کە زۆر زۆر حەزم و تێکستەیە گەیم و هەموو دنیا گەیم و هەموو دنیا مەدالیایەکی جوانە بۆ سویچ ئەوە دەکەمە سویچ گەیم و هەموو دنیا ژیر بە دوو دەست و گەڵ بەکەش بینە ئێرانە ئۆکێ ئەوە هەوە ئەوە یەک لە شتەکانە کە بەدڵمە زۆر زۆر بەدڵە شەڕە کۆنسۆڵ ناوی لەکەن ژیری هەبی بە هیچ شێوازەک ژیر لۆگۆی پلەیستەیشنی لەگەڵ لۆگۆی ئێکسبۆکسی بێکەوت دەوقە دەکەن ڕێز و خۆشەویستیان هەیە بەرامبەر یەکتری و ئێوەش دەبی وابن کاپێکی جوانە ئەوە لە بۆ سێتەکەی خۆم دایدەنم لە کاتی ڤیدیۆ تۆمارکردن بی مۆنتاژ بی لەناوە شەربەت بی قاوا بی هەرچ بی لەوم دروستکەن لە مارێ لێک لەخۆ ئەگە لۆم دروستکەن دۆشم دروست نەکەن هەر ئاساییە بەس شتە میهمەکان ماوە ئۆکەی زۆر جوان دەرچێت ئۆکەی ئەوەیان میهم هاوڕێ ئەوە زۆر زۆر مهمە ئەوەیان زۆر زۆر مهمە تیشێرتی گەیم و هەموو دنیا لۆگۆی ژیریش لەسەرە شتێکی زۆر زۆر جوانە بە شانازیشەوە من دەیپۆشم لە ڤیدیۆیەکان لەو پاش لۆ ڤیدیۆی لۆ یعنی ڕێکلام لە بۆ براندی جیاواز بێت تیشێرتی خۆمان هەیە گەیم و هەموو دنیامان هەیە ئەو دەپۆشی وە لە پشتەوە ئەگە سیرکەین لە پشتی تیشێرتەکەی کە ئێستا دەیپۆشم سەر نووسرایە سفر ژیری بەرنامە سفر ژیری شتێکی زۆر زۆر جوانە دەرەجەیەکە کۆڵتەکەشی زۆر جوان دیارە زۆر باش دیارە و تێکستەکەش تەواقعی زۆر زۆر باشە ئۆکەی هەڵەشی دیکە ماوە کە ئەوەیان هاوڕێیانی خۆشەویستم چاوتان ماز دەکەم یەکجار دڵم خۆشە کە ئەوەتان پێ نیشانە ئەوە پێم وابی لە بۆ بەرنامەی سفر ژیری هەفتانە زۆر زۆر باشە لەبەرەوەی کەس لە خۆمان تووڕە ناکەین لۆگۆی پلەیستەیشنی لەگەڵ لۆگۆی ئەکسبۆکسی هەروەها ژیر لۆگۆی چەناڵی ژیریشم دانایە لە پشتەوەش بەرنامەی سفر ژیری شتەکان زۆر زۆر جوانن و بە تاقییان کەینەوە گەیم و هەموو دنیا زۆر زۆر جوانە وتێکی جوانی دەکەم لەو ڤیدیۆەکان نەو پاش بەو ڤیدیۆ بکەین دەرەجەیەکە براندی خۆمانە و بەکڕینی ئەو شتانە پشتگیریی ڕاستە خۆی ژیری دەکەن بەڕاستی بۆ سپاسان دەکەم مەگەر هەر کامێک لەو پارچانە بتوانانی بیکڕی لەبەرەوەی ڕاستە خۆ پشتگیری لە بۆ کارەکانم و شتێکی زۆر زۆر جوانیشە لە پشتەوەش لەسەر دووسەیە سفر ژیری شتێکی زۆر زۆر جوان ئاوڕێ ئەو یەک ئەوەش تیشێرتی دووەم کە ژیر و لۆگۆی پلەیستەیشن و ئێکسبۆکسی وەرەوە دەستەکە تازە سەیری ئاوێنم دەکرد لە کنار عکس پیشانی دەدەم گوت خۆی هەلو عکس نووسرا دافکم کردەوە ئاوێنە پێچەوانەیە سەو مێشکم ڕەک تێگەی کرد بەس بەجددی زۆر زۆر خۆشحاڵم بە زۆر دڵخۆشم کە ئێستا خاوەنی مێرچی خۆمانی ناوڕایانی خۆشەویستن دەتوانن هەر کام لەو کاڵایانە داوا بکەن لە ئینستاگرامی بێخوت کە لە دیسکریپشن دایدەنێ هەم نرخەکانیان ببینن سەریان چەندە و هەمیش پشتگیریی ڕاستە خۆ دەبێت لە بۆ کارەکانی من وەرە پشتگیری کۆمپانیایەکی نوێژ دەکەن ناوی بێخودە دەوێ بە ستایلێکی جیاواز پۆشاک و جلوبەرێک وەکو براندێک لێ بکە لە بۆ هەموو کەسایەتەکانی سۆشەڵ میدیا و هەروە هەر شتێکیکەتان پێویستە مەسەڵەن تیشێرتەکەت دەتوێت تشکیل لەسەر نووسراوی یاخود لۆگۆیشکەی لەسەر بی بەخۆت توانین لێیان داوا بکەیت بۆ دروست بکەم زۆر سپاسیان دەکەم سپاسی بێخود دەکەم بەتایبەتی کاکە لاس بۆ دروستکردنی و بابەتانە و سپاسی ئێوەش دەکەم بۆ سەیرکردنی ڤیدیۆیەکانە بەڕاستی لەبەرەوەی ئەو شتانە دەکرێت لە بۆ من بەردەست دەبن لەبەرەوەی ئێوە پشتگیری لە ڤیدیۆیەکانی من دەکەن کە ئەوەش مانایەکی گەورە دەدا لە بۆ من وەروەها سپاسی یەکە بێکەشتان دەکەم بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم هیوادارم پشتگیری لێ بکەن وە جگە لەوانەش بەردەوام جر و بەرجی نوێ دادەنێم لۆگۆی نوێ دادەنێم هەمووی بە براندی ژیر و لۆگۆی چەناڵی ژیر هیوادارم بیبیرن زوو پۆست دەکەم لەکوێش پۆست دەکەم لە ئینستاگرام ئاگاداری ئینستاگرامەکەم بن ئینستاگرامەکەم ئەوە تێ فۆڵۆی بکەن رووا لە سناپچاتیش ئاگادارتان دەکەمەوە کە بابەتەکان چی و چی نییە سپاستان دەکەم چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ